سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. من سروود خورشید لە کەناڵی ئاسۆی زانکۆ لە خزمەتی خۆشەویستین بۆ درێژەدان بە ڤیدیۆکانمان سەبارەت بە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان. ئێمە بەردەوامین لە ڤیدیۆکانمان سەبارەت بە زانکۆی سلێمانی بۆ ئەوەی کەمترین کۆنمرەی بەشەکان کۆلێژەکان بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران بۆ ساڵی خوێندنی 2023 ببورن 2022-2023 بۆ ئەوی خۆشەویست باز بکەین. خۆشەویستانم، ئێمە لە درێژەی ئەم ڤیدیۆیەدا باسی کۆلێژی بازرگانی بۆ ئەوی خۆشەویست دەکەین تاوەکو بزانین ئەم بەشانەی لە کۆلێژی بازرگانی چین و کۆنمرەکانی بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران پارێزگا و گشتی چەندن بۆ ئەوەی لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین سوود لەو کۆنمرانە ببینین. ئەوەی خۆشەویستیش بۆ وەرگرتنی زانیاریەکانی ئەم ڤیدیۆیە تا کۆتایی ڤیدیۆ بینەر بن لەگەڵمان بن بۆ ئەوەی سوودی لێ ببینن. یەکەم بەشمان لە کۆلێژی بازرگانی بریتیە لە بەشی تەکنەلۆژیای زانیاری IT کە لە قێشی زانستیە واتە بەشی زانستی وەرەگرێت. زانکۆڵاینی پارێزگا 74 و گشتێکی 79.7 پارالێلی پارێزگا 67.7 و گشتێکی 76.6 بەشی زانستی دارایی و بانکی لە کۆلێژی بازرگانی زانکۆی سلێمانی لە قێشی زانستیە. زانکۆڵاینی پارێزگا 64 و گشتێکی 64.7 پارالێلی پارێزگا 58.4 و گشتێکی 64.575 بەشی گەشت و گوزار لەقەکانی زانستی و وێژەی وەرەگرێت. زانکۆڵاینی پارێزگا 63.035 و گشتێکی 63.095 پارالێلی پارێزگا 6.2 و گشتێکی 62.2 ئێوارانی پارێزگا 63.2 و گشتێکەشی بە هەمان کۆنمرە. بەشی بازرگانی نێودەوڵەتی لە کۆلێژی بازرگانی زانکۆی سلێمانی لە قێچی زانستیە. زانکۆڵاینی پارێزگا 62.8 و گشتێکی 83.65 پارالێلی پارێزگا 59 و گشتێکی 97 کۆلێژی بازرگانی بەشی کارگێڕی پرۆژەکان زانستی وێژەی وەرەگرێت. 61.8 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکی 65.33 پارالێلی پارێزگا 58.6 و گشتێکی 61.6 ئێوارانی پارێزگا 58.8 و گشتێکی 64.2 کۆتا بەشمان بریتیە لە ژمێریاری دارایی و وردبین کە لە قێچی زانستیە. زانکۆڵاینی پارێزگا 61.541 و گشتێکی 66 پارالێلی پارێزگا 6.2 و گشتێکی 63.913 خۆشەویستانم، ئەو کۆنمرانەی باسمان کرد بریتی بوون لە کۆلێژی بازرگانی لە زانکۆی سلێمانی. کەمترین کۆنمرەکانیان بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران. یەک دوو حاڵەتی بچووکمان هەبوو ئەبینین کۆنمرەکانی زۆر بەرزن. زۆرجا ئەو پرسیارەمان لێکرێت بۆچی ئەو کۆنمرانە ئەوەنە بەرزن. خۆشەویستان، ئێمە کە لە سیستەم ئەو کۆنمرامانە وەرگرتووە تەنانەت بە ڕەنگی زەرد وەکو ئەیبینن دیاریمان کردووە بۆ ئەوەیە کە ئێمەش تێبینیمان لەسەر ئەو کۆنمرانە هەیە، بەڵام ئەوە سیستەمە و شێوازە دایناوە. جارێک دیکەش ئەڵێنەوە ئێمە ڕەنگە ئەو کاتە ئەو توانایە ئەو مەجالەمان نەبێ بچین سەردانی هەموو کۆلێژێک پەیمانگەیەک زانکۆیەک بکەین کاتێک کە کۆنمرەیەک بەدڵی ئێمە نییە یان پێمان وایە هەڵەیتیا هەیە. بۆیە وەکو خۆی دامان ناوەتەوە بە هیوای ئەوەی بتوانین کە کەمترین و بخوتترین کۆنمرەکان بۆ ئەوەی خۆشەویست باز بکەین. بە هیوای سەرکەوتنتان لایک و کۆمنت و سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان ئاگادار بکەنەوە بۆ ئەوەی ئەوانش سوود لە ڤیدیۆکانمان ببینن.